یەکێتی ئەوروپا و پڕۆژەی ئەوروپی لە مەترسیدایە. خاچی دڵخوازی پەنابەران ئێستا لە بەردەم گەورەترین شکستی خۆیدایە. ئایا دووبارە تەپڵی هەڵگیرسانی جەنگ لە کیشوەرە کۆنەکە لێدەدرێت؟ یەکێتی ئەوروپا ئەو بلۆکە کیشوەری کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە سەرەتاکانی پێگەێنانی داڕێژرا و لە ساڵی 1992 لەلایەن 6 وڵاتەوە لە شاری ماستریخی هۆڵندا دامەزرا. ڕێکەوتنەکەی ماستریخت بە مەبەستی بەدیهێنان و بەدامەزراوەیکردنی یەکگرتوویی سیاسی، ئابووری، یەخستنی ئاسایش و سیاسەتی دەرەوە، هەروەها دراوی یەکگرتوو، مافی هاوڵاتی بوون و هاوکاری کۆچبەری و کاروباری دادوەری بوو. ئەوروپای خاچی دڵخوازی پەنابەران لە ساڵی 2023 ژمارەی ئەندامەکانی گەیشتە 27 وڵات و ڕووبەرەکەی گەیشتە نزیکەی 4 ملیۆن کیلۆمەتر چوارگۆشە. ئەمەش یەکسانە بە 142 ڕووبەری کیشوەری ئەوروپا. ئەو ڕووبەرەش نزیکەی 450 ملیۆن کەس تێیدا دەژین و بە 24 زمانی فەرمی قسە دەکەن. مەسیحیەکانیش 172 دانیشتوانەکەی پێک دەێنن. ئەم پرۆژە یەکپارچەیە سەرەتا لە هەزری نووسەر و بیرمەندان و فەیلسوفانی ڕۆژئاواوە هاتە دەرەوە. دواتر پرۆژەی ئەوروپای یەکگرتوو بوو بە ئەمری واقع و بوو بە پرۆژەیەکی سیاسی کە دامەزراوەی بەهێزی دەوڵەتی لە سەرۆکی دەوڵەت و حکوومەت و نوێنەران لە خۆ دەگرت. سەرڕای جیاوازی نێوان وڵاتان لە ڕووی پلەی پێشکەوتنی ئابووریەوە توانی دراوێکی یەکگرتووی ئەوروپی دروست بکات تا جێگای دراوە نیشتیمانەکانی دیکە بگرێتەوە. ئیدی وردە وردە یۆرۆ وەک دراوی وڵاتانی ئەوروپی بەشداری لە دامەزراندنی ئابووریەکی یەکگرتوودا کرد. ئەم بلۆکە کیشوەریە بەهۆی هەڵکەوتەی لە نێوان کیشوەرەکانی جیهانی کۆن، ئاسیا، ئەوروپا و ئەفریقا و جیهانی مۆدێرن ئەمریکای باکوور و ناوەڕاست گرنگیەکی جیۆستراتیجی بێهاوتای هەیە. هەروەها گۆڕەپانی گواستنەوەی وشکانی و دەریایی و ئاسمانی و پەڕینەوەیەکی استراتیژی دوولایەنە پێک دەهێنێت. بە جۆرێک دوو بلۆکی ئەمریکی لەلایەکیەوە و بلۆکی ئەفریقا و ئاسیاش لەلایەکی دیکەیەوە هەڵکەوتون. بەڵام ئەم یەکێتیە ئەمڕۆ بە گەورەترین و مەترسیدارترین قەیرانی بوونیەتی خۆیدا تێدەپەڕێت. ئەمەش بەهۆی جەنگی رووسیا و ئۆکرانیاوەیە کە لە 23 شوباتی 2022ەوە دەستی پێکردووە کە وای کرد تەپڵی هەڵگیرسانی جەنگ دووبارە بگەڕێتەوە بۆ کیشوەرە کۆنەکە. ئەمەش یەکێتی ئەوروپا دەخاتە بەردەم پرسیارێکی زۆر جەوهریەوە کە ئایا ئەم یەکێتیە دەتوانێت هێزێکی استراتیژی بێت لە ژینگەیەکی ئاڵۆزی ئەمنی نێودەوڵەتیدا کە تا ڕادەیەکی زۆر بە نادڵنیایی و ناڕوونی تایبەتمەندە. هەفتەی ڕابردوو ئیمانیۆل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە وتارێکیدا لە زانکۆی سۆربۆن هەوڵیدا وەڵامی ئەو پرسیارە بداتەوە. ماکرۆن باسی لەو مەترسیە سەربازی و ئابووریانە کرد کە دەتوانن ببنە هۆی پاشەخشە و داڕوخانی ئەوروپا و ڕێ بۆ زلهێزێکی دیکە خۆش بکەن بێتە مەیدانەکە، چونکە یاسای یاریە نێودەوڵەتیەکان گۆڕاون و ئەوروپا هێشتا نەیتوانیوە لە کلکی ئەمریکا خۆی دەرباس بکات تا بەرگری لە سنوورەکانی بکات. سەرۆکی فەڕەنسا لە بەرامبەر ئەو خۆگرێدانەوە بە ئەمریکا داوای کرد پێویستە هەوڵی بنیادنانی ئەوروپایەکی بەهێز بدەین کە بتوانێت هەژمونی هەبێت و ئاسایشی مسۆگەر و سربەخۆیی استراتیژی هەبێت. ماکرۆن بەڕوونی وتی دەبێت باش بزانین کە ئەمڕۆ هەڕەشەی وجودی لەسەر ئەوروپا هەیە. لە ئاسۆی دەدەی داهاتوودا مەترسی ئەوە لەسەر ئەوروپا هەیە کە بە تەواوەتی لاواز ببێت و ئاماژەکانیش بۆ ئەوەن کە ئابووری ئەوروپا بەرامبەر ئابووری چین و ئەمریکا بە تەواوی داڕمێت. لە ڕووی سیستەمی بەرگریەوە سەرۆکی فەڕەنساوتی ڕووداوەکانی ئەم دواییە گرنگی بەرگری دژە موشەکی و توانای بردومانی قوڵیان بەرامبەر دوژمنە بێسنوورەکانمان نیشان داوە، کەواتە ئەوەی پێویستە ئیشی لەسەر بکەین بریتیە لە مۆدێلێکی نوێی سیستەمی بەرگری. ماکرۆن ئەوەشی وت کە ئەوروپا دەبێت بزانێت چۆن لەگەڵ هاوپەیمانەکانی بەرگری لەوە بکات کە بەلایەوە پیرۆزە. لەبەر ئەم هۆکارەش پێویستمان بە قەڵغانێکی دژە موشەکی نوێ دەبێت. شارەزایانی استراتیژی ئەمریکا باش دەزانن کە قسەکانی سەرۆکی فەڕەنسا بە تایبەت لە بواری سربەخۆیی بەرگری ئەوروپا ڕاست نین. یەکێتی ئەوروپا ناتوانێت دەستبەرداری ئەمریکا ببێت.
هەروەک چۆن ئەگەر ئەمریکا کەمێک پاشەکشە لە هاوکاریەکانی ئۆکرانیا بکات ئەوە ئۆکرانیا دەڕوخێت و وڵاتانی نێو یەکێتی ئەوروپاش وەک گەڵای پاییز یەک بە دوای یەکدا دەوەرن چونکە وڵاتانی ئەوروپا ئەو غیرەتەی هەیەیانە و ئەو پاکێجە ملیاران یۆرۆیانەی وەک هاوکاری سەربازی پێشکەشی ئۆکرانیای دەکات پشتی بە ئەمریکا قایمە. سربەخۆیی استراتیژی ئەوروپا فەنتازیا و خەیاڵە. ئەوانەی بڕوایان بە قسەکانی سەرۆکی فەڕەنسا هەیە پێیان وایە ئەوروپا توانای پاراستنی پێگەی خۆی هەیە لە جیانێکدا کە زەبەلاحەکانی وەک ئەمریکا و چین تێیدا زاڵن و دان بەوەدا دەنێن کە ئەمریکا تەنیا یەکێکە لە هاوپەیمانەکان بەڵام جیاوازیکی زۆری کللتوری و جیۆپۆلۆتیکی لە نێوان هەردوو دیوی زەریای ئەتڵەسیدا هەیە بۆیە دەبێت ئەوروپا هەوڵی سەلماندنی خۆی بدات و ڕوبەڕووی قۆڕخکاری دوانەی چینی ئەمریکی ببێتەوە. ساڵانێکە سەرۆکی فەڕەنسا ئەو قسەیە دووبارە دەکاتەوە کە فەڕەنسایەکی بەهێزتر لە ڕێگای ئەوروپایەکی بەهێزترەوە بەدەست دێت. ئەمەش دەیان ساڵە بووە بە DNA سیاسی فەڕەنسا بۆ نمونە هەڵوێستی کۆشکی ئیلیزێ بەرامبەر ناتۆ لە سەردەمی چارلز دێگۆلی سەرۆکی پێشووی فەڕەنسا کە لە ساڵی 1966 هێزەکانی فەڕەنسای لە سەرکردایەتی هاوپەیمانی کشاندەوە بڕیارێک کە 40 ساڵ دواتر پێچەوانەکەی جێبەجێ کرا. ئەگەر سەیری ئەزمموی ناتۆش بکەین هیچ کام لە وڵاتانی ئەوروپی بە ئەڵمانیاشەوە کە هیچێکە لە ئەکتەرە سەرەکیەکانی ئەوروپا نەوڵاتانی ئەوروپای ڕۆژەڵات خوازیاری نەمانی هاوپەیمانە ئەتڵەسیەکە یان دەرچوونی ئەمریکانین دانیشتوانی ژێردەسەڵاتی هاوپەیمانێتیەکە کە وەک چەترێک وایە بۆ پارێزگاری ژمارەیان 900 ملیۆن کەسە ئەو ئاڵنگاریانەشی ڕوبەڕوویان دەبێتەوە بەردەوام لە پەرەسەندندایە. وڵاتانی ئەوروپای ناوەڕاست و ڕۆژەڵاتی ئەوروپاش گرنگی بەو ڕووداوانە نادەن کە لە باشووری دەریای ناوەڕاستدا ڕوو دەدەن و لە دوای شەڕی ئۆکرانیا و لکاندنی دوورگەی کریمیا بە ڕووسیاوە زیاتر دەترسن و هەوڵ دەدەن خۆیان لە تەنیشت هاوپەیمانەتی ناتۆوە بهێڵنەوە. بۆیە بیرمەندان باش دەزانن کە قسەکانی سەرۆکی فەڕەنسا چەندە سنووردارن و ئەوروپیەکان ناتوانن جێگەی ڕۆڵی یەکلاییکەرەوەی ئەمریکا وەک پارێزەری ئاسایشەکەیان بگۆڕن. جگە لەوەش کە شوهەوای بازرگانی با تەواوەتی لە ئەوروپا تێک چووە ئەمەش مانگانە لەسەر ڕاپرسی لەسەر ئاسی هەزاران کۆمپانیای ئەوروپا حیسابی بۆ دەکرێت و هەڵسەنگاندن بۆ چالاکی ئەوروپیەکان دەکات. ڕاپرسیەکانی ژەوە دەردەخەن کە ئەوروپا لە لێواری پاشەخشەیەکی ڕاستەقی نەدایە. قەیرانی جدی لە ئەوروپا دەستی پێکردووە و کۆتایی هاتنی بۆ تەئەمری واقع چارەنووسی یەکێتیە گەورەکەی ئەوروپاش لە ئێستادا پەیوەستە بە هەرەسی ئاسایش و ئابووریەوە.